بله تماشاوانی جهل البته سرنجارات کشم هونجی متابعه روشید کش نیزیک و جبر کروجانان باید شوپینی در چارچوب 21 سال حکمرانی تازه عراق ده و در چارچوب 11 سال و حکمرانی که بردام هرما کردستان تهمیش کرد مافین دستوریان هرما کردستان پیشگو تاخید و هرم ابوالقدت هرشی دیکت سر یکم جاره پارتیا دموکرات کردستان وکیلان سرکی هرما کردستان بریاره که درده که کوه بریاره دیچیده چارچوب بریاره که ورچرخینر بریاره که چاره نوی سازده گلاف توقیت بو و بریاره تاچان ممکنه و در انجام و بریاره دیچابن بو پارتی گشته و قناعت ایدی بایکوت این هالبجارتن پارلمان کردستان بکت حتی گفن بایکوت پروسس سیاسی عراق بکت که یکیش بکنرین سرکی نوینش بیرا و نچید همو کابینه حکومت عراق تایبتی 2010 و حتی نهاجی هر همو گریکن و جاری سروک بازانی پارتی و هات نوکرن حکومت هات نبیکنان بس کیجیش حکومت آنکه دی چارچوبه و راپورت دام بحث کری پابندی سوزن خانه بونه هوا گیلانی اندام کمیته نواندیا پارتی لرانیه فهمی سلمان شروع کاری سیاسی لدو کد گرمه خیراتنا میوانن خودی کن که والا برستان او دست پیدا کم ایدی وکوتم او بریاری پارتی کم بریاری ور چرخینر بریاری چاره نوساز بریاری کی کنکریتیه یعنی که رای گشتی خلکی کردستان و ناوچکش و عراقی شلجان حجان اوی که امرو درکت بجداری هالبجارتناکا و بگمان گفی اوش کرد که لپروسس سیاسی عراقی جکشیده و که واتا اتوانی بلین گشتی تا مریشکا راشا که پارتیان بریاره بداد لگل عراق ام کاتی زناب تو کاک فهمی و بینرانی کردستان بسوار باش سپاس سرطا دمی پیروزبای یادکانی آدار و نروز آراسی هم خلش کردستان کم بێگومان ئەمڕۆ پارتی دموکراتی کوردستان بەیاننامەیەکی ئاراستەی ڕایگشتی عێراق و کوردستان و تەواوی هێزولانە سیاسەکانی عێراق کرد کە کۆمەڵێک خاڵی تێدا ڕوون کردوێتەوە کە جەوهەرەکەی ئەوەیە پارتی دموکراتی کوردستان تەسلیمی ئیرادە و خواستی بڕیارەکانی دادگا بەناو فیدراڵی نابێت کە پێشەرکاری ڕوونی دەستور و بنەماکانی بەیەکەوە ژیان و هاوسەنگی تێدایە پارتیش بۆ ناسراوە بە درێژایی مێژوو لە کاتی پێویستدا هەڵوێست ڕوون و ئاشکرای دەبێت کە بەرمەبنای بەرژەوەندەکانی باڵای خەڵکی کوردستانە و تعبیر لە ئیرادەی زۆرینەی گەلی کوردستان دەکات. بەڵێ کەواتە ئەو بریارێک کە ئەمڕۆ پارتی بێگومان درای کە بەشداری پرۆسەی هەڵبژاردن ناکات پێت وایە ئەم بریار ببێتە هۆی شەڵەژاندنی بەغدا لەوەی کە ئیدی خەڵکی کوردستان و سەرکردایەتێکی واقعەکەی کە خۆیان بێگومان وەکو بازەکرێت بە تایبەتی بەکارهێنانی دادگای فیدرالی ئیتر لێرە قبول ناکرێت. ئەمڕۆ هەرێمی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ژمارەیەک حیسابۆکراون لە هاوکێشە عێراقی و نێودەوڵەتی و هەرێمایەتیەکاندا بێگومان هەر بڕیارێکی پارتی دموکراتی کوردستان کاریگەری دەبێت سەر کۆی پرۆسەی سیاسی لە عێراقدا و لە چەند کاتژمێری ڕابردوودا دەنگدانەوە و ڕەنگدانەوەی ئەو پەیام و بەیاننامەی پارتیمان بینی لە ڕاگەیاندنەکانی عەرەبی و عێراقی و جیهانیشدا بۆیە بەدڵنیاییەوە بڕیارەکانی پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی ئەم هەڵوێستەی ئەمڕۆی کاریگەری لەسەر کۆی سیاسی کۆی پرۆسی سیاسی لە عێراق و داهاتووی عێراق دەبێت. بەڵێ کاک فەهمی ئەمێ نەجەمتە ایدی وکو کای گیلانجی که دستپی کای و بحث هرکدن آداره که ایدی مها آداره قدرت کردن د چارچوب مها آداره دای همو هبراز و نشوی د چارچوب به مهدانه دبد دیرو کا کردان دال عراق به که شوان بریارن هری گرینگ میکو سرکرداتی سیاسی کردستان بدد گل عراق که او بریارن عراق حزدکت تایبتی لویداوی لسر هرما کردستان فرض بکت همو تا که هرم دزانید او بغداد که قالبدان و بوچکرنا هرما کردستانیه پارتی لایه که سرکیه لگور حجم جماهیری لگور نفوساوید نوا پارلمانی و اداره که نام هرما کردستان و عراق دا که واتا اف بریارا پارتی دای در انجامن تو چاد بینی گلو توقیتاوی تو چاد بینی. بله زور سپاس کاکه کار دمتا و دمکا که هوایجی خوش بیت و همو بینر و گهدارن کردستان 24 زور در خوش بودی ساعتین خدمت جنابه و البته که کاکی واجه آماده پیکی جنابیت جا و راپورت تو بلاوی کرین ایرو که همچین پروسس سیاسی العراقی یا الدریانه که ما بین العراق آیا فعلا دولتك بیجین یا فیدرالی اتحادی دموکراسیه یا انجی عراقی راد کشن برف دیسا وی کلچر و تراث 100 سالی دولتك دیکتاتوری مرکزی
حكم بيجين تاككي يان حكم طائفة كسر براني خلق عراقي إيرو مخابني و شركة ميت سياسي زمان أوبوزيسيوني يباش جاز بوين شوان دروشما وشوان بنماين عراقاني سراتي أواكر قناعتا من الدهو عن شويدي تحديد اسبيس دي داركا برس مالكي بوم بالقناة الشرقية البرنامج كوان هي بالثلاثة بسيار سر فيدرالي ليكرا آيا سيستم فيدرالي عراقي برفكيفا وچند قناعات بهاي اگر هاتو پال فيدراليا هرما كردستاني فيدراليا سنات شويت آن فيدراليا بصرة دا خازب كنبه بروهني مالكي ويرنگي برسوان دا قوتي دستوري دا ردائي لأسنا بينم ضرورات و تشتكي باش بو عراقي آن پاتا كديا تدگهن فيدراليات جدابون و سمتك دي انفصالي بتبه كچه زیادتر 32 صد دولت دنیا پیشکتی امریکا اروپا و امریکا و کانادا و ولاتین هر پیشکتی دنیا سیستم فدرالی پیادت کنه و سیستم فدرالی زمانا یک پارچه ولاتیه و زمانا مشارکه همو پیکاتت ویوان ولاته آنکو اف سیستم تاریخ بخینه جوره که چاره سریه بوان ملتا و وان ولاتت فرا رگز و فرا آین و مذهب وینه عراق جی سری بنمای 2005 اف دستور درخست بس مخابنی و کاک هکار سال بو سال روز بو روز چندین شریک مجهبی خود کرینه و امریکا 2011 العراق و کو جانب لشکری و کشای هول دنجارا کدی عراق بزفرینه و ویچارگوش صفره و عراق که نه ديمقراط نه فدرالی نه رزگتن آزادیا و نه رزگتن پیک وجیانه و نبنمایت اقدا قبول کنه بوجه پزرا من اوا ایرو پارتی کری بقناعتا من پیدویه بینها هاد باکرن یعنی دامر 2007 زمان ماوی دیار کری بو جیبه جه کرن ماده 140 جیبه جه نکری دامر 2009 مالکی گفل مد کرن و هیزا و زری پوشا تحریک بکسر هرما کردستان و چاندین هلوستی دیل 2013 دامر بی پاساوه که یه منطقی و عقلانی بود جو و مستحقات مالی و بله كاي تبع مالكي كشوان شخصا بوك وبشتي نمانا ابراهيم جعفري الحكومه الانتقالي 2005 جان كو اويجي بگمام تايبتي ماده 58 يكركو كه ابو دجاج كردان كري هات سرد صلاته كردان پشتوانيا يكر 2010 تديد علاوي زورترين كرسي بدس خستن اه بدادگاه فدرالي قبول نكره لستا زورينا فراسونا زورينا ديسان شانس مالك ابو بيت سرك وزيران سردمي 2012 بو يكش بيراتا بيدماكو هز برف خانقين جولاندي دبابين خو برف خانقين جولاندي سردمي بو بجهر ما كردستان بريغاوي كش سرين سركين چارچوبه هفبنديه كواتا جلاف اقليتي بفي اوي تعامل ديال هرما كردستان بجد ما نابيت هرما كردستان جهندكي خو فجنقينيت وانجي فجنقينيت ادي بريارا كشارا نبي ساز بد في ملتي هو صنايخي برده في غورغي بله بالتاكيد الهرما كردستان ما بريارا كنفنا تويه هاي بريارا 688 كو اركيك اخلاقي جواتا دوليه في هرمي في ملتي باريزيت یا دوی 2005 دم اف دستور درکتی وی زمانی دیسا عراق ببنده هفته بویه و کولاته که داگی کر امریکا سپرشتی و پروسس کریه ولات نه پیمان ایرو که پزرامن ویا کرد نبس پارتی همو پیکاتن سیاسی کردستانی لانی سیاسی کردستانی اوی خوب خم خوری وی ملتی بزانی تو وفاداری خینا شهیدا و دلسوز پاراسنوان دست کفتن میجوی بیتی که مانديبون وخين ورنجا في ملتي وانفال وهلبشة تا دو ماهيش دس كفتا وريبار خينت قرباني داني اب هلمانا في حكمته تشيبويا ايرو صاناي بيوست ناكت هزرامن ام دجي بردين ابريكا دم هندي ام برجي جوان دس كفتا كاين ابريكا كيفي هلوسي نورجين صباد تشديد جداد يفتات قناعه من ويتم بريكن بناف دستوري بناف قانوني بيخيني بريجن يتين بيجن جدري جانا ما وهبونا ما كرامات مدنا وكاك هكار بله اف محكمه منوع محكمه اتحاديه محكمه دستوري اساسا انا محكمه دستوريه حسكن بزانه اري بيست اول بينغوف شركه ميت سياسي اول بينغوف كاك هكار ام كار بكين اف محكمه اتحاديه صوب در كبيت واف محكمه في رنگي وفي بيكوت نمينيد
بله کاک فهم آخرکش بنابراین پیکینان حکومت آنوکه او بو اف یاسای بیت تعدیل کردن البته کاکی واخوش دزانی به پی ماده 92 دستوری همیشه عراق او محکمه اتحادی دادگاه فدرالی دبیت سر لنو یاسای بو در بکریت او ان استاوکی بسروکی کی او استا هموی خاننشین بکرید بلام بردوام تا استاش وكو بارتي كي لفقره كان كشش فقري سركينا على ام دادگاه لجياتي دا صلاه ياسادانانو وجيبجي كردنيش بريار دا هلبته برياري ام كوتايه نهلاني كوتا كانوا كوميسيوني هالبجارنا كيراق سربرشتي هالبجارنا كان هريمي كردستان بكات تعطيل كردني دا صلاه كان انجمني بالاي دادوري لهريمي كردستان اما شو لك ددته بو بم لزو برزه بم بلا بلا او دادگاه هم برياره بسريه كي ودر كرد لدجاريمي كردستان بێگومان وەکو باسان کرد هەر دروستکردنی ئەم دادگایە پێچەوانەی ئەوەیە کە لە سووردا هاتووە و بەداخەوە دادگای ئێستا بووتە بەشێک لە کێشە لە عێراقدا لە کاتێکدا دەبێت حەکەم بێت بۆ شۆڤەکردنی ئەو مادانەی کە لە سووردا هاتوون و ناخۆکیان لەسەرە ئەگەر دیقەت دێن لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا تەواوی بڕیارەکانی ئەو دادگایە هەم لایەنگیریان پێوە دیارە هەم دژایەتی کە ڕوون و ئاشکرایان تێدایە بۆ خەڵکی کوردستان بەگشتی نەک تەنها بۆ پارتی دموکراتی کوردستان وەکو تاکیدش کرایەوە بەشداریکردنی کورد بە تایبەت پارتی دموکراتی کوردستان لە دوا کابینەی حکوومەتدا بەرمەبنای ڕێکەوتنێک بۆ لە نێوان ئێمە و لایەنەکانی تردا یەکێک لە خاڵەکان پێداچوونەوە بۆ بە دادگای بەناو فیدرالی و تەشکیلکردنی ئەو دادگایە بەو شێوازەی کە لە دەسووردا هاتووە بەڵام بەداخەوە ئێمە خواستێک ویستێک نابینین لەلایەن حکوومەتی ئێستا عێراقەوە بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانەی کە بوونەتە بنەمای ڕێکەوتنی ئێمە و ئەوان بەڵێ کاکیوە خۆت دەزانی زۆربەی حکوومەتەکانی عێراق کە لە سەرەتای بەرنامەکەشم وتم ینی معقدترین پرۆسس لە عێراقا پرۆسەی پێکێنانی حکوومەت و دەستنیشانکردنی کەسێکە بۆ سەرۆکی وەزیران ئەو گرە کوێرەیە بێگومان لەلایەن سەرۆک بارزانانی کراوەتەوە و وعدی زۆریش بارێمی کوردستاندا ڕێککەوتنی سیاسی هەیە دەستور هەیە سۆز هەیە پەیمان هەیە فتوا هەیە لە هەمووی جێبەجێ ناکرێت لەسەر ئەردی واقع پێچاوانەی ئەو تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان دەکرێت کەواتە ئەو بڕیارەی پارتی داوە پێت وایە ممکن بێت ئێدی پارتی لە پرۆسەی سیاسی عێراقیش بکشێتەوە ئەگەر ئەو بڕیارەشدا ڕەوش بەرەو چێ دەڕوە سەرۆک بارزانانی پارتی دموکراتی کوردستان هەمیشە فاکتەری ئیجابی و خێر بوون لە پرۆسی سیاسی عێراقدا لە 2003 تا ئەمڕۆ بەڵام بێگومان کاتێک هەز دەکەین یان دەبینین خواستێک هەیە خواستی چەند لایەنێکی سیاسی هەیە کە بڕوایان بە دموکراسیەت هەیە نە بە بەیەکەوە ژیان هەیە نە بە دەستەبەرکردنی مافەکانی گەلی کوردستان هەیە و ئەو خواستە دێن لە بڕیارەکانی محکەمەی فیدرالیدا بەجەستە دەکرێت پارتی دموکراتی کوردستان وەکو ئەرکێکی نەتەوەی مێژووی بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێت کە هەڵوێستێکی ڕوون و ئاشکرای هەبێت بێگومان ئەم هەڵوێستەش ئەمڕۆ هەڵوێستێکی زۆر ئیجابی بوو تاکید دەکەمەوە لەسەر دوو خاڵەوە سەرچاوە دەگرێت یەک پاراستنی بەرژەوەندی باڵاکانی گەلی کوردستان وەڕێگریکردن لە پێشبردنی دەستور و بنەماکانی بەیەکەوە ژیان و تەسلیمنەبوون بە ئیرادەی خەڵکێک کە دەیەوێت چوارچێوە خواستی خۆیان بەسەر گەلی کوردستاندا بسەپێنن بەڵێ کەواتە کاکیوە ئەمە حقیقەتێکی مێژوویە ئەم بڕیارە نەعاتفیە و نەلایەنداریشە هەموو کەسێک دەزانێت 100 ساڵە پارتی سەرکردایەتی هەرێمی کوردستان لە کاتی شۆڕەش و لە کاتی ئێستای دەکەوە حەجمی پارتی لە پەرلەمان و لە شێوەی ئیدارەدان دەکەواتە ینی چارەنووسی ئەم ملەتە پەیوەستە بە بڕیار و بە سەرکردایەتی و بە پارتیەوە کەواتە خەڵکیش بێگومان شەڕەژاوە ئەم بڕیارە ئەمڕۆی پارتی دەرکردەوە هەرچەندە بۆ ئەوانەیە کە باش تاقیبی ڕەوشە دەکەن لەوانەیە نیمچە چاوەڕوان کراو بوو بەس بە شێوەیەکی مطلق نە کەواتە دوای ئەم بڕیارە پارتی ئەتوانێت چوو بۆ ئەم گەلە بکە کە وەزعەکەی لە ظروفێکی هەستیاردایە چون بپارێزی ئەم قەوارە گەشە پێ بدا پارتی دموکراتی کوردستان ئەزموونێک دووری درێژی هەیە مێژوویەکی هەیە بەوە نافراوە بە پەلە بڕیار نادات بە عاتیفە بڕیار نادات بڕیارەکانی تەنها و تەنها لە چوارچێوەی بەرژەوەندی خەڵکی کوردستاندایە ئێمە هەست دەکەین ئەو هەنگاوانەی کە لە بەغدادایان بینین بە تایبەتی لە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادیدا پێشێرکردنی
مافەکانی خەڵکی کوردستانە و هەوڵدانە بۆ بەسوکردنەوە نهێشتنی قەواری هەرێمی کوردستان. بۆیە بەدڵنیاییەوە ئێمە چۆن لە ڕابردوودا پارێزەری ئەزمموی هەرێمی کوردستان بووین، پارێزەری مافەکانی خەڵکی کوردستان بووین، لەو ڕۆ مێژوو شاهدمانە ڕووبارە خوێنمانداوە. دڵنیازە دەینە خەڵکی کوردستان کە بڕیارەکانی پارتی دموکراتی کوردستان بۆ بەرگریکردنە لە مافەکانی ئەوان، نەک بەرگریکردنە لە مافەکانی پارتیەکانیان پارتی و قەواری هەرێمی کوردستان پشت ئەستورە بە دۆزی ڕەوای گەلێک، بە ئیرادەی گەلێک و پشت ئەستورین بە پشتیوانیکردنی دۆستەکانی خۆمان، دۆستەکانی ئازادی، دۆستەکانی دموکراسی و ئایندەی هەرێمەکەمان زۆر گەشت دەبینین. بڵێ کاکی فەمیدی ئەمێ پێتر بەحسا ڕەوشێکین هەڵبەتە توزانیژیک لە عێراقێ لە سەردەمێن دەربازبێ حتا نەها ئەکەمە گوتی هەموو ڕێکەفتن دیگەل کوردان ساڵێ چلا بگیرە حتا نەهاتنە پێشێلکردن. ناژی بێگومان دەستور تێتە پێشێلکردن قوابخان بەشێک بوو نەژت پەسەندکردنەوی دەستوری وەکێتە بەحسی مالکی کیلی پڕانیە سەرکردن هەر ئەف عەقلیەت و ذهنیەتە بێگومان هەیە. کەواتە دوی چارچوبی دەگەلو دنەهادا پێویستە لە هەرێما کوردستانی چاڵویستێک بەرامبەربان هەبیت کو هەرێما کوردستانی خوددان دۆزە خوددان پرسێکە نەتەوەیە ناسنامەیە زمانە جوگرافیاوەیە تەحدیدە. بله کاک هکار مخابنی و پیدوی برانبری وان پیشلکاریا و ظلم و ستم هم بر خلق کردستان تتکرن هزین سیاسیان کردستان هلویز در کدبانه و او از هست پید کم رنگ وکو پیدوی هلویز نینه یعنی جور انقسام که های دابجبونه که های دنف مالا کردی دا دنف هزین سیاسیان کردی دا و یجی اف انقسام هنی و دابجبونه هنی و پتر درگه والا کریه کو اف پیشلکاریا بحق هرما کردستان بینه کرن و ما فتوی دستوری بینه پیشل کرن جیان و رزق و بیجین موچو و مستحقات یه هرم دارایی نه نفره کرد همو آله که هولدن به هرمه بگه به هرمه لاواز کن بیجین لاواز کن نبا اوه جی اراده که ناف خوی عراقی هیا زاید باریوه اجنده که هرمی جی هیا که حزنا کن افش کتن الهرمه سراره به که کاکی فهمی البته شرک فیزیولوژیک اعلامی مترسی دارجی های برانبر و هرمه حتی ناف خوی هرمی جدا برای خب که سوشال میدیا اش بلی ناف هندک کانال عراقی بگم من کمی هندک کانالا هندک بناف سیاست مدار چا و هرمه و که پارزگاه کیو بگمان هطافا نمانا و هرمه لیدن یعنی ممکنه گلو هرم کردستان و که تبعث بریارا 608 واش یعنی بدولتی که سال 1990 کان افهمو پیوندیا قواره که دستوری یعنی ممکنه افهرم وصا دیوار سر بفری بید گلو بیت حرفاندن نه خونك خياله ونممكنه قد نممكنه حتى شروع دستوري بره خودش روی که واقعي دولي بره خوده ممكن نينا خلقه که هاي ايرو برجاندي تونجل فر هرمي برجاندي كيرو ديرن وهرم ايرو تاكس سيناهي واميده که روشالات ناوين تشيبه نمونه که جوان ديمقراسيات بيك وجيان يه آزادي روشالات ناوين پیشکش كتبه و اجاز بانا كم هزين آزادي خواه سر آس نفنتوي سر و پلان بيجين بيدنگ بن هرما کردستان بقناعت من و چند سالت بوی سربورا که سرکفتیانه پیشکش کریو و دوستت باجی هنه و دم هاتی ایدی ام جوان تکلیه بدینه شوری بقناعت من بیدگ نبین سر است عراقی هم حرکه بکین و مصرین هزو جمهوری عراقی تیار صادری افریقا المال رو نشتی خو و کشش و پروسیسه در انجام وی گندلی و خرابکاری و اداره خرابه 2003 حتی نکه هاتیه پیش بشکل دیه سرکی سنا هر وی گروپی بخود کرا آرمان چه که محمد حلبوسی هاتنا لیدانو او پیش کفتنان هر روش آوای عراق الدور انبار و منطقه سنا چید بیتا و یتینا لیدان و یجی ابروکی حقت دو برای العراقی هنه برای که بیجین هاولاتی و یرسن اجتماعی عراقی و برای که دیجی ملیشیاتی و بیجین ولایی بو هندک اجنده درکی کمنا بن برجان دیتوان دا لما افریقا مخابنی و هندک هزین کردستانی جی اتکتینه دوی سنگره هنه دو
و دجاتیا برجاندی بلندین هرما کردستان ولی کاک فهمیدی هزا بباندوره میشه پینی تو زانی جناب کردان داف اف هزا هر هبونه کو هم همیدا ما بر هبونه بله دجبر بوندی دست کفتن دست کفتجی البته همون کسی که دزانه اوجی که که پید وینا بنا کاکی و همون کسی که دزانه عنو کو حکایتی میشه که داتوه که چند ما بندی دستور پیشر کرده ولی برابر هریمی کردستان اوی کو جگی سرنج 400,000 دنگداری هریمی کردستان ببشن لوی پنج جمهوری نخوینه توا و کمیسیون هر بجار سربخوی هر بجار نکی نه عراق پیتوای اون جگی سیقه به ام دنگدانه بشوی که شفاف بره و بره hani ekeleme o dest peki ama persi ki hanu keye دەنگ نەما کاک بله کاکیوا بله کاکیوا بەڵێ کاکەکار دەنگ نەما بوو دنگ tamam لە بەیاننامەکەی پارتی دموکراتی کوردستان بله لە بەیاننامەکەی ئەمڕۆ مەکتەب سیاسی پارتیماندا بەڕۆن و ئاشکرایی هاتووە ئێمە لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەدی لە کوردستاندا کە دەستگایەکی سەربەخۆی شارەزا و شەفاف و بێلایەن سەرپەرشتی بکات و یاسایەک بێت کە دەستەبەری و دەربەری خواستی تەواوی چنین توێژەکان و پێکاتەکان بێت دوا بڕیارەکانی دادگای فیدراڵی لەسەر هەڵبژاردنی کوردستان پێشێرکردنی هەموو ئەو بنەمایانەیە و بەڕوون و ئاشکرایی دیارە دانەوێت سیستەمێک بەسەر خەڵکی کوردستان دابسەپێنن کە دەربەر خواستی و ئیرادەی خەڵکی کوردستان نەبێت پێکاتەکانیان وەلا ناوە بێبەشیان کردوون لە هەڵبژاردندا دام و دەستگا دادوەریەکانی هەرێمی کوردستانیان وەلا ناوە و بۆیان نییە تەداخل بکەن لە هەڵبژاردنی کوردستاندا ئەوەی کە دەیبینین بڕیارەکانی دادگای بەناو فیدراڵی دەیەوێت سیستەمێکی دیاریکراو و ئەنجامێکی پێشوەختە بڕیار لێدراو بەسەر خەڵکی کوردستان دابسەپێنێت بله کەواتە لە چارتکەوەی ئەو بریارانەیە کە دادگای فیدراڵی دەرەکە کە بێگومان سەرنجی زۆری لەسەرە ئەگەر ئێمە باسی سێ چەمکی سەرەکی بکەین کە عێراق ئێستا لەسەر پێکهێنراوە تەوازن و تەوافق و شەراکەت حتا سونەکانشی بەسەری سونەکانیانەوە کوکایکە فەمی لە دوای کەوتی صالح مطلق طارق هاشمی بگیره و سامان جیفی بگیره و محمد حلبوسی بگیره هر کساتی که سنه دیار بک خلق سنه به دور بری کود به تو یکسر ملفک بود دیار دکن پروسه سیاسی فراید نداره و آیا آوان نتوان ولا هریمی کردستان چکن بمشي و تایمیش کن داشان گرینگ هریمی کردستان ام هموشتانه لبرچا بگیرید خوان استراتژی اراده کی اجتماعی بید که زور جار باسه دکرید مترسی لسر وجود هریمی کردستان هي است وەکو باسمان کرد ئێمە خاوەن دۆزێکی ڕەواین یەک سەدەیە خەبات دەکەین لە پێناوی دوو خاڵدا یەکێکیان دەستەبەرکردنی مافەڕەواکانی گەلی کوردستان دووەم سەسپاندنی دێموکراسی لە عێراقدا چکە پێمان وایە ئەگەر دێموکراسی نەسەسپێت مافەکانی ئێمە دەستەبەر نابن بۆیە ڕاستە هەڕەشە هەیە هێرش هەیە کۆمەڵێک بەرنامە و پلان هەیە بۆ لاوازکردن و نهێشتنی قەواری هەرێمی کوردستان بەڵام بە دڵنیاییەوە ئەم هەرێمە ئەم ئەزمونە ڕووبارێک خوێنی بۆ دراوە 100 ساڵە خەباتی بۆ دەکەین بۆیە وا بە ئاسانی نەتەسلیم دەبێت هیچ وێزێک دەتوانێت هەرێمی کوردستان نەهێڵێت دەتوانن گرفتمان بۆ دروستکەن وەکو دروستیان کردووە بەڵام بە دڵنیاییەوە دوجار ئیرادەی خەڵکی کوردستان و ڕاستی سەر دەکەوێت هەرێمی کوردستان هەر بە پێوە دەمێنێتەوە ئێمە مێژوویەکی دوور درێژمان هەیە لەو بارەوە هەموو ئەوانەی کە دژایەتی کوردستان و گەلی کوردستانیان کردووە لە ناوچوون و تێدا چوون ئێمە هەر بە پێوە ماوینێتەوە و دەشمێنینەوە بله کاک فهمی کم داوی سرنجاتا لدورفی کرگیری گلاو عراقان ها او سرین سیاست العراق کن لپش پردنه او اجنداین هریمی کل عراق جبهت کن گلو هنده پیزن هنده متفقن هنده موافقن کو بکاربن بریارن وساین چارنی بیساز در حقی گلک زندی دوزک زندی پرسک زندی وکو هریما کردستان العراق بدن چاو حسکن وصدجات که به هریمی بکن و بام چی تسر والله کاک هکار بس هزرد کم اوی خلکه درست تاریخ نخواندیه اوی وی رنگی یعنی آنه که هزرد کن وی سیاست خو ام چند بریاره که وی رنگی ملت که زندگی که تک هرم کری سکرداتی که سیاسی
هبونا جناب سروک بارزانی حساب صانعی دوهره مدرج بردن یا انجی ده تسلیم ایرادا وی خلق هبین تسلیم وان اجنده درکی بین نممکنه ولی بزرنا تاریخ چون دولت عراق سال 20 و حتی ایرو که جیل بود دیو جیلی هاتی تسلیمی ایرادا دشمنا نبوینه و تسلیمی بیشین حزد درکی نبوینه و هر دم ملت که زنده بویا کرامت خو یا اخستیه بری جیان خو لما هزارا شهید سردانا بو آزادی بو سفرازی بو کرامت بو شرف و ناموس خو و امریکا جی ممکنی نخواست پشتی نطو ایک و هر اف حکمت و اف پرلمان بخینا شهیدات یا پیش جیل که نیه پیدا بوی اف جیل هنه بار بکه قد ممکن جارا کادی ظلم و ستم سر قابل بکد و هیوی دارم اول بغدا یا اول دور برد عراقی دوباره هلوست خوب چنو نرید خوب چنو تاریخی بخینون و تحلیل کن اف ملتنا ملت که صانعی ده تسلیم بیتو ملت که زندیو بو زندی بونا خو بر هوا 10 جارا و 100 جارا جی بمیرید بله سپاس برس هیوا گیلانیان دامی کمیتا نواندیا پارتی لرانیه فهمی سلمان شروع کاری سیاسی لدو که گل سپاس به هر دو میوان من و حالبت تماشاوانی جوی کرجال سپاس بو تماشا کرنا واجی امی بردام بین